بینەرانی کورسات نیوز لە هەرکوێکن سلااوان لێبێ بیلاڕۆفم لە بری هاوکارم زانا حەسەن پانۆرامای ئەم شوتان پێشکەشەکەم. دوای ئەوەی کا سەرۆکایەتی کۆمار 29ی ئەم مانگەی دیاری کرد بۆ یەکەمین کۆبوونەوە و دانیشتنی پلی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنە براوەکانی هەڵبژاردن کەوتونەتە کوێبڕکێ بۆ گفتوگۆ و دانوستان لەسەرەوەی کە ئایا کوێ ئایندی عێراق بەڕێوە بدە. بەتایبەت ئەو لایەنە سەرۆکیانی کە توانیویانە کورسێکی باش یاخود کورسێکی زیاد بەدەست پێێنن لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەتایبەت لە نێو پێکاتەکانی خۆیانە. لە نێو پێکاتی شیعە ئیتاری تەنسیقی سەرباری ئەوەی کە هەفتانە کۆبوونەوەیان هەیە بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام تا ئێستا بە فەرمی هیچ کاندیدێکیان یەکلا نەکردوێتەوە. لە نێو سونەکانیش بە هەمان شێوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان تاکو ئێستا کاندیدێکی دیاریکراو نیە، بێگومان لە ناو کوردیشە تا ئێستا ڕێکەوتن لەسەر ناوێک نییە کە وەکو یەک کاندیدی یەکگرتوو لە کوردستان بۆ سەرۆکایەتی کۆمار کاندید بکرد. بۆ گفتوگۆ لەسەر ئەوەی کە ئایا کوێ لە عێراق لە ئایندا حکومەتی لا ئەبێ و پێکاتەکان چۆنە بن و کوێ ئەبێتە کاندیدی پێکاتی شیعە لە عێراق بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ بەڕێز ئەسعەد ئەلسافی ئەندامی ڕەوتی حکمەی نیشتیمانی لە بەغداد گفتوگۆەکەم. بەڕێز ئەلسافی سڵاوتان لێبێ، بارودۆخی پێش کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆنە؟ ئایا ڕاتان وایە یەکەم کۆبوونەوە بە سەرکەوتووی ئەنجام بدرێ و سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردێتە؟ نعم، حياكم الله أخي الكريم. خواتان لێبێ برای بەڕێزم دکتۆر بلال، سڵاو لە تۆ، سڵاو لە کەناڵە بەڕێزەکەتان و بینەرانی بەڕێزیشتان. سەرەتا ئێمە ئەمڕۆ لە دەواازەی شایستەیەکی هەڵبژاردن و دەنگدانێکی گەورەی بۆ پێکێنانی حکوومەت عێراق ئەمڕۆ لەم قۆناغەدایەوە کە دەکرێت بڵێن قۆناغێکی گرنگ و چارەنووسسازە لە مێژووی عێراقدا بۆ پێکێنانی حکوومەتێکی نیشتیمانی کە لە توانایدا بێت دۆسی هەڵپەسێدراوەکان و قەیرەکان بەڕێوە ببات و بیان گۆڕێک بۆ سەرکەوتن. دکتۆر بلال، وەک خۆت دەزانیت برایان لە چوارچێوەی هەماهەنگی بڕیاری خۆیان داوە و دیدارەکانیان بەردەوام بووە بە درێژایی ئەم ماوەی ڕابردووە بۆ دیاریکردنی کەسێکی بەتوانا و لێ هاتوو کە لە توانایدا بێت پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێت. ئەو کەسێتیە کۆمەڵێک مەرجی هەیە و کۆمەڵی شتی گرنگەیە کە پێویستە لەو کەسایەتێتە دەستەبەر بێت بۆی کە بتوانێت کاروباری وڵات لە قۆناغی داودا بەڕێوە بباتە. برایان لە چوارچەوەی هەمانگەی چەند لیژنەیەکیان دەتیشان کردووە بۆ چاودێریکردنیە و بابەتە و بۆ چاودێریکردنی کاندیدەکان و ئەنجامدانی چاوپێکەوتن لەگەڵیاندا. ئەو لیژنانە سێ بابەتی یا سێ خاڵی سەرەکیان دیاری کردبوو. یەکەمیان ئەو کەسە لە ڕووی نیشتیمانیەوە کەسێتێکی قوبولکراوی هەبێت، دوو لە نێو چوارچێوەی هەمانگیدا کەسێتێکی قوبولکراوی هەبێت و لەسەر ئاستی نێودەوڵەتیش دەبێت کەسێک بێت کە قوبولکراو بێت و ئەو سیفەتەی تێدا بێت، چونکە بەڕێوەبردنی کاروباری وڵات و پەیوەندیە نێودەوڵەتیە دەرەکیەکانی عێراق پەیوەندیان بۆ بابەتەوە دەبێت. ئەو لیژنەیەش پێکاتوە و نزیکەی 40 کەس هەبوو کە چاوپێککەوتنی لەگەڵیان ئەنجام داوە و ئەو ناوانەش دەستنیشان کراون کە دەکرێت بخرێنە بەردەم چارچەوەی هەمەهەنگی و ناوەکانیش کەم بکرێنەوە بۆ کەمترین ژمارە کە شایانی ئەوەن بچنە ئەو پۆستە و ئەو میکانیزمانەش دەستنیشان کراون و چارچەوەمانکی جددیە لێکلایکردنەوەی ئەو بابەتە. خۆتان دەزانن کۆمەڵێک شتە زۆر گرنگ کرد وەکو خشتەی زەمەنی یاخود وادەی دەستوری کە دەبێت ئەو دۆسیە تێدا یەکلایی بکرێتەوە پێش ئێستحقاقە دەستوریەکانی تر بۆی کە نەکەوینە داوی پێشێلکردنی وادەی دەستوری. ڕاتان وایە کە چوارچێوەی هەماهەنگی لە وادەی دیاریکراوە ئەو وادە دەستوریانی کە دانراون بتوانێت کاندیدێک بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یەکلا بکاتەوە لەو 40 کەسەی کە باست کرد ئێستا ژمارەکان بۆتە چەند؟ هەندێک کەس باسی 3 کەسەکات یاخود 9 کەس. ژمارەکان لە چەند کەسا ماونەتەوە لای چوارچێوەی هەماهەنگی؟
يعني أخي الكريم هو برای بەڕێزم ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی گەیشتۆتە قۆناغە کۆتاییەکان لەو دۆسیەدا و پێم وا بێتە هێندەی نەماوە ئەو کەسایەتیە ڕابگەێنرێت کە کاندید دەکرێت و بۆ پۆستی سەرۆک وەزیران بۆیە بابەتەکە یەکلایی کراوەتەوە بە هەمان شێوە لەگەڵ هاوبەشەکانیشدا لە پرۆسی سیاسی بە تایبەتی برایەنمان لە هاوپەیمانی کوردستانی هەروەها برایەنمان لە پێکهاتەی سونیش بۆ یەکلاییکردنەوەی پۆستەکانی تر وەکو سەرۆکایەتی کۆمار و هەروە ئەو ئێستاخاکێکی پەیوەندی هەیە بە برایەن لە پێکاتی سونە بۆ سەرۆکایەتی پەرلەمانخۆتان دەزانن عێراق ملکەچە بۆ ئەو سێ لایەنیە یاخۆتە ئەو سێ باڵا برایەنمان لە پێکاتی کورد و برایەنمان لە پێکاتی سونی و هەروە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانش بۆ برایەنمانە لە پێکاتی شیعی ئەمە بۆتە عورفێکی دەستوری بابەتێکی یاخود مادەیەکی دەستوری نییە بەڵکو عورفێکی دەستوریەوە کە پێشوەختە لە نێوان کورد لە سیاسەکان دەڕێکەوتنی لەبارەوە کراوە. ئەم عورفە کە بەڕێستان باستان کرد هەندێک کەس پێیان وایە ئەم جارە گۆڕانکاری بەسەرا بێت دوایەوەی کە سونەکان داوای پۆستی سەرۆکایەتی کۆماریان کرد لە ئێستا لە ئەنجامی ئەو دانوستانە سەرەتایی کە هەیە یەکلا بۆتەوە کە عورفەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ. ئێمە لەو بڕواایەتین کام عورفە دەسووریە تاکو ئێستا کاری پێکرد وە کۆبوونەوەکان و هەموو ئەو دانوستانانی کە لە نێوان لایەنەکاندا هەیە هەمووان باوەڕیان بەوە هەیە کە ئەمانە ئەو بژاردانن کەوا دەکەن سەروەری و ئاسایشی عێراق پارێزراوە بێت خۆتان دەزاننەوەی کە پەیوەندی هەیە بە پێکەوە سازان و ڕێکەوتنی سیاسی شتێکی گرنگە بۆ بەڕێوەبردننی کاروباری سیاسی بۆی ناکۆکی لە نێوان کورد لە سیاسیەکاندا ڕوو نەدات بۆیە پێویستە لەسەرمان هاوبەشانمان و ئەو دانوستانەی لە نێوانماندا هەندبیان پارێزن چی سین بە یاسات بۆ ئەوەی کە ئەو شتێ هەبێت کە پێوە دەی قوبولیت یان مەقبولیت واتە یەکتری قوبول بکرێت ئەو چونکە ئەو دانوستانانەی کە هەن سەبارەت بە ئەو پۆستانە و ئەوانەی کە پۆستانە بڕێوە دەبن بۆ ئەوەی کە پێکەوە سازان و تەوافقەکە بێت بۆ ئەوەی کە حکوومەت و گەلی عێراقی بە جۆرێک بێت کە حکوومەتێک هەیە بە حکوومەتێکی خزمەتگوزاری بێت نە قەیران بتوانێت وڵات لە قەیرانەکان ڕزگار بکات و بەرگری لە وڵات بکات و حکوومەتێک بتوانێت سەروەت و سامانی وڵات بپارێزێت و بە شێوەیەکی دروست وڵات بەڕێوە ببات. بەڕێزە سافی ڕەوتی حکمەی نیشتیمانی بە سەرۆکایەتی بەڕێز عەمار حەکیم ڕۆڵێکی کارا و کاریگەری لە ساحەی سیاسی عێراقەیە ئایا ڕەوتی حکمە هیچ کاندیدێکی دیاریکراوی خۆی هەیە بۆ سەرۆکوەزیرانیان بەڕوونی پاڵپشتی لە چ کاندیدێکەکە لە چ ناوێکە لەو ناوانەی کە لای چوارچێوەی هەماهەنگی هەیە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی هیچ کاندیدێکمان نییە بۆ سەرۆکایەتی وەزیران بەڵام ئێمە پشتیوانی لە کەسایەتی لێهات و نیشتیمان پەروەەر دەکەین کە پێمان وا بێت طبعاً لە ڕێگەی ئەجندەکانیەوە بە شێوازی کارکردنی پێمان وایە بێت کە دەتوانێت وڵات بەڕێ ببا لە قۆناغی داهاتوودا چونکە قۆناغی داهاتوو بە خۆتان دەزن قۆناغی گرنگە و پێویستە ڕێز بگرین لە ویست و ئیرادەی گەل کاتێکە لە ڕۆژی 11 هاتە دەرەوە و چوو لە سنووقەکانی دەنگدان دەنگی خۆیدا ئەوە ئێستاخاکێکی هەڵبژاردنەوە و ئێمە بڕوای تاومان بە دیموکراسیەتی عێراقی هەیە بڕوامان بەو کەسە هەیە کە گەل دەنگی پێدەدات ئێمە بڕوامان بۆیە کە گەل ئەمڕۆ دەنگی دا و بۆیە ئێمە ناچارین و کە شان بەشانی گەلی خۆمان بوەسین بۆڵ بژارنی کەسی بەتوانە و لە هاتوو کە دەتوانێت لە قۆناغی داهاتوودا خزمەتی گەل بکاتە چکە وەک گوتمان قۆناغی داهاتوو قۆناغێکی گرنگە و ئاستەنگ و لەمپەری زۆر لە خۆ دەگرێت چ لەسەر ئاسی ئابووری بێ لەسەر ئاسی خزمەتگوزاریەکان بێت یا ئاسایش بێت بۆیە پێویستە لەسەرمان ئەو کەسێتی هەڵبژێرین و وربینیەکی زۆر ڕوونی لەبارۆ بکەین وی کە بزانین و کەسێکێ کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکات و دەتوانێت کاروبارەکانی وڵات بەڕێ ببات ئێمە لە ڕەوتی حکمە ڕێبازێکی ڕوونمان هەیە کە بریتیان لە میانڕەوی و نێوەنگەرایی و بڕوامان بەڕای بەرامبەر هەیە و بڕوامان بەڕای هاوبەشانمان هەیە لە پرۆسی سیاسیدا و بڕوامان بۆ هەیە کە بەڕێوەبردنی کاروبارەکانی وڵات دروست نابێت ئەگەر تەوافق و پێکەوە سازان لە ئارادا نەبێت و هەموو کورد لە سیاسیەکان لە سەری ڕێک نەکەون بۆ ئەوەی کۆمەڵە کەسایەتیەکی باڵاو بەتوانامان هەبێت بۆ ئەوەی کە بتوان ئەو سێ پۆستە گرنگە وەربگرن.
لە دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران ڕەچاوکردنی کەسێک کە نیشتیمانی و خزمەت گوزار بێ وەک بنەما پاسەکرێ، بەڵام ئایا تا چەند داخوازیە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان لە بەرچاوەگیرێ بۆ دیاریکردنی کەسایەتیەک لە نێوپێکاتیشی ئەو بۆ سەرۆکوەزیرانی عێراق بەتایبەت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەرنیە لە ململانەی ئیقلیمی نێودەوڵەتیەکان بەتایبەت عێراق خۆی. بەڵێ ئێمە لەو بڕوایداینەوە بڕیارێکی عێراقیە و بڕیارێکە پەیوەندی هەیە بە کوتلە سیاسیە عێراقیەکانەوە کە لە ناوەن بە دیاریکراوی بۆیە هەڵبژاردننی کەسایەتیەکی بەتواناو لێ هاتوو پێم وابێتەوە بەرپرسیارەتی قەوارە و کوتلە سیاسیەکانە کە سەکردایەتین قۆناغە دەکەن بە دیاریکراویش چوارچێوەی هەماهەنگی بڕیاریدا ئەو دۆسیەیەک لای بکاتەوە و ئەو کەسایەتیە بەتوانەوە لێ هاتووە دەستنیشان بکات و هەنگاوێکی زۆر چوونەتە پێش وە کەسانی زۆر هاتوونەتە پێش خۆیان کاتیت کردووە، بەڵام لیژنەیە زۆر لیژنەکانمان هەیە کە وردبینی دەکەن بۆ ئەو مەبەستەی کەسایەتێک هەڵبژێرن کە هەموو کوتلە سیاسیەکانی تر قبوڵی بکەن و لەسەری ڕێ بکەون و کەسایەتێک بتوانێت لە قۆناغی دااتوە کاروبارەکانی وڵات بەڕێوە ببات. خۆتا تەنجان قۆناغێکی گرنگە ئاڵۆزە ئاسانگ و لەمپەری زۆری تێدایە کە ڕوبەڕووی ئەو کەسایەتی دەبێت بۆیە لە ئەنجامدا دەبێت کەسایەتێک هەڵبژێرن کە لەتوانێت دەبێت کاروباری وڵات لە قۆناغی دااتوە بەڕێوە ببات. بەڵام ئەوەی کە پەیوەندی هەبێت بەلایانی نێودەوڵەتیەوە کە بەڕۆژ ئاماژەت پێدا ئەمڕۆ واقعی نێودەوڵەتی و هەرێمی کە دەوری عێراقیان داوە واقعەیەکی باش نییە، کێشە و جەنگ و شەڕ و شۆڕ لە ئارادایە بۆیە ئێمە داوا دەکەن کە عێراق پەلکێش نەکرێت بۆ نێو ئەو ئاڵۆزی و کێشە و گیر و گرفتانە و سەرقاڵی کاروباری ناخۆی خۆمان بێت چونکە بڕێرەبڕارێکی عێراقیە بەڕێ سەید الحاکیم پێش چەند ڕۆژێک لە میانەی ئەو گربوونەوەیەدا کە لە پارێزگای نەجەف ئەشرەف ڕوویدا بە بۆنەی ڕۆژی شەیدبوون ئایەتوڵا العوزما بەڕێز باقر الحەکیم ڕزای خوای لێبێت بەڕێزیان ڕایگەن کە بڕێرەبڕارێکی عێراقیە و عێراق گرنگە لە هەموو ناوەکانی تر گرنگە لە هەموو ئەو کورد لە سیاسیانەی کە هەن پێویستە ڕای عێراق پێش هەموو شتێک بێت و پێویستە عێراق بە دوور بێتە لەو کێشمان کێشە سیاسیانەی کە دەوری عێراقیانداوە و پێویستە بڕێرەبڕارێکی عێراقی بێت بۆیە پێویستە لەسەرمان ئەو کەسایەتیە بەتوانە لێ هاتووەڵ بژێرین کە بتوانێت ئەو کارانە بەڕێوە ببات و ڕوبەڕووی ئەو ئاستەنگ و لەم پارانە بێتەوە کە ڕەنگە لە قۆناغی دااتوودا سەر بدەن چونکە عێراق یەکەمە و عێراق پێش هەموو شتێک دێت بەو لۆجیکە و لەو سۆنگەیەوە بەڕێزیان فەرمووی عێراق پێش هەموو شتێکە و خۆی خاوەنی هەڵوێستە و خۆی بڕیا لە چارەنووسی خۆی دەدات نەک دەستێ وەردانە دەرەکەکان لە هەر لایەنێکۆ بێت عێراق خۆیەتی کەمڕۆ بڕیا لە چارەنووسی خۆی دەدات و پێش بەخوا حکوومەتێکی بەهێزمان دەبێت کە بتوانێت ئەو کاروبارانەی عێراق بڕێوە ببات. تا چەند ئەو داواکاریانی لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕوونتر بڵێم ئەمریکا هەیە بە سەبارەت بە گروپە چەکدارەکانی ئەوەی کە پیانوتێ بەرەی مقاومە، ئایا ئەمە فشارێکە لەسەر شێوازی پێگەێنانی حکوومەتی ئایندی عێراق یاخود بە فعلی داواکاریەکە لە عێراقیەکان بۆی چەک لە دەستی دەوڵەتا بێت و پاش ئەوەی کە زانیاری ئەو بڵاوکرایەوە کە هەواڵگیری هەندێک لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژاوە زانیاریان ناوە بە عێراق لاگەری هێرشێکی بەرفراوان بۆ سەر عێراق، ئەمە هیچ گۆڕانکاریەک لە شێوازی پێگەێنانی حکوومەت لە ئایندە دروستەکە؟ سەماحەتیان لەو گربوونە جەماوەریەدا ڕایگەیاند کە پێویستە چەک لە دەستی حکوومەتدا بێت. ئەوەش داواکاری زۆربەی سەرکردەوە کوت لە سیاسیەکان و پێشتریش ئەو داواکاریان هەبووە. بۆیە ئەمڕۆ لە بەردەم ئاستەنگ و لەمپەر و شەڕ و شۆڕ و ململانێداین پێویستە عێراقیە گرتوو بێت و پێویستە چەک تەنیا بەدەستی دەوڵەتەوە بێت و بەدەستی حکوومەتەوە بێت و بەرپرسیش بێت بۆ ئەوەی کە پشێوی دروست نەبێت مەبەستمان لایەنێک سای دیاریکراون نییە دەمانەوێت چەک لە دەستی دەوڵەتدا بێتەوە داواکاری سەرەکیە کە زامنی سەقامگیری و ئاسایشی دەوڵەت دەکات. بۆیە ئێمە لە بەردەم ماستەنگ و لەمپەرتان و پێویستە بڕیاری پێویست بدەین بۆ ئەوەی کە چەک
بەدەستی دەوڵەتەوە بێت و بەرپرسیارەتیش لە ئەسوی دەوڵەتدا بێ بە دیاریکراوی خۆ ئەگەر بڕیاری حکومی لە چوارچێوەی دەسووردا بێت لە چوارچێوەی یاسادا بێت ئەوە سەرۆکوەزیرەی سەرۆکی گشتی هێزە چەکدارەکان و ئەویش بەرپرسە لە ئاسایشی وڵات کەواتە دەبێت ئەو شەرعیەتە بدرێت بە سەرۆکوەزیران بۆ ئەوەی بتوانێت کارە یاخود ئەرکە ئەمنیەکان بەڕێوە ببات و هیچ ڕۆڵێک نەدات بەو لایەنانەی کە لە یاسا دەرچوون چ سین بن چ سڵات یا هەر لایەنێک بن کە خێر و خۆشیان بۆ عێراق ناوێت بۆیە ئێمە لە بەردەم تەحەدیەکی گەورەداین تەحەدیەکی ئەمنی گەورە بۆیە واقعی سیاسی ئەمڕۆی عێراق لەناوە واقعەکی باشە لەژێر کۆنتترۆلدا سەپاندنی دەسەڵات و شکۆی دەوڵەت بابەتێکی گرنگە بۆیە دەمانەوێت ئەو ئاڕاستیە دەستنیشیان بکەین و وەشکۆی دەوڵەت بسەلمێنین و ڕێزیش دەیاسا بگیرێت و چکە چەکی ناسایی شتێکی ناسروشتیە دەبێتە هۆی کە پشێوی لە وڵاتە دروست بێت و بۆیە ئەو ناو و ئەو ناونیشانەی کە هەموو کوت لە سیاسیەکان داوایان کردووە لە ناو عێراقدا بابەتێکە بۆی کە چەک تەنیا بەدەستی دەوڵەتەوە بێت و پشێوی دروست نەبێت لێرە و لەوێ چونکە ئێمە ئەمڕۆ دەمانوێت دەوڵەتی دامەزراوەکان دروست بکەین جەنگی داهاتوو جەنگی چەک نییە چونکە جەنگی داهاتوو جەنگی ئابوووریە ئێمە دەمانەوێت دەوڵەت بنیاد بنێنی ژێرخانێکی بەهێزمان هەبێت و وەبەرهێنانمان هەبێت هەبوونی وەبەرهێنان لە ناو وڵاتە دەبێتەوە هۆی بژانەوەی ئابووری عێراق و بژانەوەی بودجێ عێراقی بۆ یارمەتی دەربێت لە بەڕێوە بردننی کاروبارە ئابووری و دارایەکان چکە نرخی نەوت لە دابەزیندای خۆت دەزانێت عێراقیەکە کە لە وڵاتانەی کە پشت بە ئابووری دەبەستێت کە ئابوووریەکی خودخۆریە و بیر و بۆچوونی هەرە زۆری هزەرمەندانی ئابووری بە شتێکی هەڵەی دەزان و هیچ پەیوەندیەکی نییە بە واقعی ئابووری بۆیە پێویستە جێگرەوە بدۆزینەوە عێراقی گەشت بە گەشەپێدانی ئەبووری عێراقیەکە کە لە ئەرکە سەرەکیەکان حکوومەتی داهاتوو بۆەوەی کەوبەرهێنانی نوێ بێنێت و پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بکات و ژێرخانی وڵات بێت بکات بۆیە دەبێت ئەو جۆرە پرۆژانەمانە بێت بۆ حکوومەتی داهاتوو. پاڤڵ جەلال تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەڕێز سەید عەمەر حەکیم کۆبوونەوەیان هەبوو چ تێڕوانینێکتان هەیە بۆ ئەم کۆبوونەوانە و هەروەها لەگەڵ لایەنی کوردی بۆ پێگەیاندنی حکوومەتی ئایندە و ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسی سیاسی عێراق؟ بەڵێ زۆر ڕاستە بەیانی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ و بەرهەمدار هەبوو لە نێوان بەڕێز عەمەر حەکیم سەرۆکی هاوپەیمانی دەوڵەت و بەڕێز باقر تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا دیدارێکی زۆر باش و زۆر جوان بوو لەسەر ئاستێکی یاخود لە ئاستێکی باڵای واقعی سیاسی و خزمەتگوزاری بوو لە پەیوەندی کە پەیوەندیدار بوو بە دامنووسانیەوە هەردوو لایەن چونکە پەیوەندیەکی دوور و درێژ و مێژویمانەیە لە نێوان بنەماڵی ئەلحەکیم و برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو لە ئاماژەیاندا بە سەرۆکایەتی و سەردەمی بەڕێز مام جەلال و ئەو خەباتەی کە ئەوان یەکێتی نیشتیمان و هاو خەباتیان لە ناو بنەماڵەی ئەلحەکیمدا کۆ دەکاتەوانەوە کە هەردووکیان پێکەوە خەباتی زۆریان کردو قوربانیان زۆر داوە لە بەگژاچوونەوەی ڕژێمی دیکتاتۆری هەردوو لە بنەماڵی ئەلحەکیم و هەروەها ماڵی بەڕێز مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو جۆرە پەیوەندیانە بوون کە زاڵ بوو بەسەر دیمەنی کۆبوونەوەی ئەمڕۆدا بۆیە دەتوانین بڵێن دیمەنێ دیدارێکی بەرهەمدار بوو کە هەموو پێکاتەکانی سیاسی عێراقی کۆ دەکاتەوە لە نێوان پێکاتەی کوردی و پێکاتەی شەی کە خۆیان دەبینەوە لە بنەماڵی ئەلحەکیم کە بنەماڵەیەکی خەباتگێڕ و شۆڕشگێڕە کە قوربانی داوە لە پێناوی بەرەو پێشبردننی شۆرشی عێراقی و ئەمڕۆژ ڕێکەوتن لەسەر کۆمەڵە خاڵێکی گرنگکە کە ڕاگەیاندرا بۆ یەکلایکردنەوەی کاندیدەکانی هەر سێسەرەکایەتیەکە و یەکلایکردنەوەی ئەو دۆسیە و هەروەها پەلەکردن لە زوو یەکلایکردنەوەی ئەو بابەتە لە چوارچێوەی خشتەی زەمەنی و یاخود وادە دەستوریەکان و پێشێل نەکردنی دەستور و بەستنی یەکەمین دانیشتنی ئەنجومەی نوێرانی عێراقی و هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکانی و هەروەها یەکلایکردنەوەی دۆسیەی
پۆستی سەرۆکی کۆمار و هەروەها سەرۆکی وەزیران بۆیە دیدارێکی بەرهەمدار و باش بوو لە کەش و هەوایەکی باشدا بوو بە گیانێکی دیموکراسیانە جامدرا لە پێنای خزمەتکردنی عێراق و عێراقیەکان و دەرچوون لە قەیرانەکان کە لە ماوەی ڕابردوو لە ئارادا بوون. ڕەوتی حکمەی نیشتیمانی ڕۆڵێکی کارەیە لە چوارچێوەی هەماهەنگی هەیە، بەڵام لە خولی پێشوو بەشداری حکوومەتی نەکرد. ئەم جارە بەشدارە بن لە حکوومەت؟ زۆر ڕاستە برای بەڕێزم، ئێمە بەشداریمان نەکرد لە حکوومەتی پێشوودا، ئەوەش لەبەر چەند هۆیەک. یەکەمیان ئێمە بەرژەوەندی نیشتیمانی دەخینە پێش بەرژەوەندی حیزبی، بۆیە لە ئەنجامدا دەمانەوێت حکوومەتێکمان هەبێت کە خزمەت پێشکەش بە گەلی عێراقی بکات و عێراق بباتە زەمینی ئارامی وشکانی ئارامی و مەسەلەکە پەیوەندی بۆ نییە کە ئێمە بەشداری بکەنیان بابەتەکەمە بەجێشتە بۆ واقعی سیاسی و بۆی کە بزانینە واقعچی پێشکەش دەکات و چکە ئێمە لەگەڵ نێوەنگەرایین لەگەڵ میان ڕەویداینەوە و بڕوامان بە دانوستان و دیالۆگکەیە لەگەڵ هاوبەشەکانماندا و بڕوامان بە ئێستاقاقەکانی ئەم قۆناغەتە بە تایبەتی ئێستاقاقی هەڵبژاردن چکەگەل عێراق 11 دەنگی دا و قسەی خۆی بەڕۆنی کرد بۆ ئەوەی بەیزنی خوا حکوومەتێکمان بە حکوومەتێک بێت کە لە توانادا بە کاروباری وڵات بەڕێ ببات. بۆیە ڕەوتی حکمە ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەیە لە پرۆسی سیاسیدا و ئەندامێکی دیارە لە بەڕێوەبردنی کاروبارەکانی وڵات وەروە چوارچێوەی هەماهەنگی. بەڵێ ڕەوتی حکمە خشتەی پێکێنانی حکوومەت و پۆستە حکوومەکان ئەگەر بخرێتە بەردەمی ئەوە هیچ دڵ نابێت بۆ خزمەتکردنی گەل و وەرگرتنیار پۆستێک، چونکە ئێمە لەگەڵ عێراقداینەوە عێراق پێش هەموو شتێکیشە ئەوەش دروشمی ئێمێ کە ئەم قۆناغەکانی ڕابردوو بەرزمان کردێتەوە. ئێمە لەگەڵ عێراقداین کەسێکمان دەوێت کە خزمەتی عێراق بکات و کەسێکمان دەوێت کە هەمووان قبوڵیان بێت چه حکمە بێیان غێری حکومە بێت، چونکە یەک ئامانجمان هەیە کە بریتیە لە خزمەتکردنی عێراق و ئەو باش پێشکەشکردنی باشترین بۆ عێراق. ڕۆڵی ئەمریکەکان لە عێراق ئاشکرایە. بەڕێز ئەلسافی، مەبەست وەکو چاودێرێکی سیاسی ئەمە بپرسم، ئایا هیچ پەیامێکی ڕوونی ئەمریکەکان گەیشتووە بە لایەنە سیاسیەکانی عێراق کە چ کاندیدێک و چ ناوێک یاخود بە چ مەرجێک سەرۆکایەتی ئایندەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لابێ؟ لە ڕاستیدا ڕۆڵی ئەمریکی ڕۆڵێکی ڕوونە. ئێمە ئەمڕۆ باسمان لەوە کرد کەوتمان پێویستە بڕیارەکەمان بڕیارێکی عێراقی ڕوون بێت و ئەو بڕیارەکەش پەیوەندی بە کوت لە سیاسیەکانن کە ئێستا لە ناو عێراقدان و کار دەکەن بۆ هەڵبژاردننی کەسایەتێکی لێ هاتوو. بەڵام لایەنی ئەمریکی ئەگەر ڕێیەکی تری هەبێت ڕەنگە ڕێیەک بێت کە ئێمە پێوی پابەند نەبین و ڕەنگە گرنگیش نەبێت بۆ لایەنە سیاسیەکانی عێراقە هەندێک جار لێرە و لەوێ ڕێک هەبێت مەبەستمە لایەنی ئەمریکیە هەر پێشنیاری زۆر هەن، بەڵام وەکو وتمان عێراق پێش هەموو شتێکە و ڕێی سیاسی عێراقیە کە ئەو کەسایەتیە هەڵدەبژێرێت چکە ئێمە ئەجندای دەرەکیمان ناوێت کە بۆ ئەوی کار بکات لەسەر بەتایبەت ئەو خاڵە و ئەو بابەتە جەوهەریە کە پەیوەندی هەیە بەڵبژاردننی کەسێتیە کۆ بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق. لە ڕاستیدا پۆستێکی گرنگە و دەبێت بابەتێک بێ ملکەچی دەستێ وەردانەکانی سین و سادەوە نەبێت، کەسایەتێک بێت کە هەموو لایەنەکان قوبوڵیان بێت و کەسایەتێک بێت ئازا بێت توانای هەبێت کاروبارەکان عێراق بەڕێوە ببێت و خۆگەر ملکەچی ئەجندای دەرەکی بێت ئەوە هەر لەو ساتە وەختەوە چارە نووسەکەی شکست دەبێت، چونکە ئەگەر بڕیارەکە بڕیارێکی عێراقیانە نەبێت و لە هەناوی عێراقی بڕیارەکە دەرنەچێت بدڵنیای کاریگەر لەسەر بڕیار سیاسی عێراقی دەبێت. بۆیە دەبینین هەموو برایان و هەموو سیاست مەداران کە لە ناو وڵاتان زۆر بە پەرۆشن بۆ هەڵبژاردننی کەسایەتیەک لە ناو عێراقدا و ڕێگەنەدان بە دەستێوەردانی دەرەکی لەو بڕیارە کە بڕیارێکی عێراقیە. باس لە چەند ناوێکەکرێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە بەڕێز مالکی، بەڕێز سوودانی، بەرەز شەتری، هەندێک ناوی دیکە. چانسی کێ لەمانە زیاترە بەتایبەت ئەگە چاودێرێکی سیاسی هەڵسەنگانێکی بۆ بکەیت؟
برای بەڕێزم لێرە و لێوێ لێدوان هەیە هێندەیە ئێمە بیستی بێتمان لە برایانمان لە چوارچێوەی هەمانگی بابەتەکە گەیشتۆتە قۆناغە کۆتاییەکان و داڕشتێنی نەخشە ڕێگایەک و داڕشتنی پلانێکی ڕۆنە وەکێ بڕکێ لە نێوان چەند کەسایەتیەکدا ماوەتەوە ژمارێت لە ژمارە زۆرەکان گەیشتۆتە قۆناغێک ئێستا گەیشتێنێتە 3 کاندید یا 4 کاندید لەو دەوروبەرە دەکرێت لە ماوەی ڕۆژانی داهاتوودا بابەتەکە یەکلایی بێتەوە ئەتوانین بڵێن نیمچە ڕێککەوتنێک هەیە جارێ ناتوانین ئەمڕۆ ڕای بگەێنین چونکە ڕاگەیاندنێکی ڕسمی نییە لەلایەن چوارچێوەی هەماهنگگی و سەبارەت بەو کەسێتیەی کە پێشکەش دەکرێت و کاندید دەکرێت بۆ ئەو پۆستە لە ئەنجامدا ڕاگەیاندنەکە لە کاتی گونجاودا بڵاو دەکرێتەوە و هەموو ئەوەی کە من دەتوانم بیڵێم ئەوەی کە ئێمە گەیشتونەتە قۆناغە کۆتاییەکان و بەڕێشەی لە 90 ئەو دووسەیەک لای بۆتەوە و ڕێکەوتن کراوە لەسەر کەسایەتیەکی تەوافقی کە هەموو لایەنە سیاسیەکان هەو بەشەسەیە قەناعەتیان پێی هەیە ئەوەش بەڕێکەوتن لەگەڵ هەموو پێکهاتە سیاسیەکان و وەک ئەنجومەنی سیاسی سونی و برایانی کوردمان و ئەو ڕێکەوتنەش ڕێکەوتنێکی مەبدەئیە لە ماوەی داهاتوودا ڕادەگەیەندرێت. سەبارەت بەو سێ چوارناوەی کە باست کرد هیچ زانیارێکی ئەم 4 کەسی کە مابێتنەوە 3 کەسی مابێتنەوە ناوەکان کن و ئایا ڕای سونەکان و کوردەکان گرنگە بۆ دیاریکردنی کاندیدی ئەنجومەنی وەزیران؟ پێم وا بێت برای بەڕێزم خۆتان دەزانەوە ئێستاخاقی پێکاتەیەەکە وە چوارچێوەی هەمەهەنگیش خۆیەتی کە بڕیار دەدات و کەسێتیە کێ کە پێشکەشی دەکات وەکو کاندیدێک بۆ پۆستە بەڵام ئێمە ڕێی هەوبەشانی سیاسیمان لە پرۆسی سیاسی پێشێل ناکەین و بێگومان دانوستان لەگەڵ هاوبەشە سیاسەکانیشماندا دەکەین و ئەو ناوانە پیرۆزبایی لە دەکرێت بۆ ئەو کەسێتی کە و پۆستە وەردەکرێت چ پۆستی سەرۆکاتی وەزیران بێت یا سەرۆکاتی کۆماریا ئەنجومەنی نوێنەران بێگومان ئەوە ملکەچی تەوافق و پێکەوە سازان دەبێت. سەبارەت بە هەماهەنگیتان لەگەڵ لایەنە سونەکان بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ لایەنە کوردیەکان بۆ کاندیدی سەرۆکاتی کۆمار ئەو پەیوەندیانە چۆن بووە؟ قەناعتان بەوە هەیە ئەم جارەش بتوانرێت بەرەیەکی فراوانتر بۆ پێگەێنانی حکوومەت لە هەموو پێکاتەکان دروست بکرێت؟ بەڵێ ئێمە لەو بڕواایە داینە وتوێژەکان لە ئاستێکی باڵادانم و لە ئاستی بەرپرسیارەتێکی ئەجگار بەرز و گەورەدانە هەندێک ئاماژەی هیوا هەن کە ڕێککەوتنێکی مەبدەئی یا سیاسی کرابێت لەگەڵ هەموو ئەو لایەنانەدا بۆ یەکلایکردنەوەی بابەتی ئەو کاندیدانەی کە پێکەش دەکردن بۆ هەر سێ پۆستەکە خۆتان دەزانن کاتی زۆرمان لە پێش نەماوە وادەی دەستوریمان لە پێشە و دواخستنی وادە دەستوریەکان دوای دانیشتنی یەکەم تۆ تەنیا 15 ڕۆژت هەیە بۆ پێکێنانی حکوومەت کەواتە دەبێت هەموو کوت لە سیاسیەکان کە ئێستا هەن بابەتەکە یەکلایی بکەنەوە و بگەنە ئەنجامێک کە بریتە لە ڕێککەوتنی کۆتایی بۆی کە ڕابگەێنرێت لە بەردەمگە لە عێراقیدا و دۆسی یەکلایی بکرێتەوە چکە خۆت دەزانیت ئێمە لە دژی پێشێلکردنی دەستوری عێراقین و لە دژی یاریکردنی بەوادە دەستوریەکان چکە بابەتە یەجگار گرنگ مەتەرسیدار و دەبێت هەموو لایەنە سیاسیەکانی عێراق بە ئاگا بن و ئاگادار بن لەو بابەتە چکە لە کۆتاییدا دەگەینە ئەنجامێک کە هەموو لایەنەکان پێی ڕزامەند بن لە قۆناغی داهاتوودا بۆیە دیالۆگ و توێژەکان و پەیوەندیەکان و دانوستەکان بە گەرم و گوڕی لە ئارادایە لەگەڵ ئەمە کوت لە سیاسی عێراقیەکاندا بۆیە ئێمە پشت بەخوا هیوادارین کە حکوومەتێکی نیشتیمانیمان دەبێت کە دەتوانێت کاروباری وڵات بەڕێوە بباتە لە هەموو ئاستەکاندا و هەموو لایەنە سیاسیەکانتە و هەموو کارە گرنگەکان کۆتاییان پێهاتووە و
و ئەمڕۆ لە ڕێگەی ئەو سەرچاوانەوەی کە لە بەردەستماندان ڕێکەوتنەکان لە ئانووساتدان کۆبنەوەکانیش لە ئارادان بۆ لایکردنەوەی ئەو بابەتان هەندێک کۆسب هەبوون بەڵام چارەسەر کراون لەگەڵ هاوبەشاندا و لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکانی تریدا و ئەو دۆسیانێک لای کراونەتەوە و ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا ئەو ناوانەیەک لای بکرێن و ڕابگەێنرێت. بەڕێزە سافی هەمیشە ڕەوتی حکمەی نیشتیمانی و بەڕێز سید ئەمار حەکیم ڕۆڵی میانڕە و نێوەندگیریان بینەوە بۆیە ئەم پرسیاراکەم کوردەکان لایەنە کوردستانیەکان لە کاتی پێگەێنانی حکوومەتی عێراق بەڵێنی باشیان پێدرێ و ڕێکەوتنەکان ناوەڕۆکانیان ناوەڕۆکی جوان و باشن دەستورین بەڵام دواتر حکوومەت وەکو پێویست ئەم ڕێکەوتنانە جێبەجێ ناکە هەمیشە لایەنە کوردەکان گلەی ئەویان هەیە پێ دوایە ئەم جارە جۆرێک لە چارەسەر بۆ ئەو کێشاڵپەسێراوانە بدۆزێتەوە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هەیە. برای بەڕێزم ئێمە وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی قسە دەکەین ئێمە پەیوەندی پتە و بەتین و پەیوەندی سیاسی گەورەمان لەگەڵ برایانمان هەیە لە هەرێم و لەگەڵ حکوومەتی هەرێم و بە هەردوو لایەنیانەوە چونکە ئێمە ئەمڕۆ پەیوەندی باشمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وارۆ پەیوەندی باشمان هەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسی کوردەکاندا ئێمە تەوافقەیەکی باشمان هەیە لەگەڵێن وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی ئەو ڕێبازەمان هەیە هەل لە یەکەم ڕۆژی دامەزرانی ڕۆتەکەمانەوە ئێمە ڕەوتێکین کە میانڕەوین نێوەندگەراین و بڕوامان بە ڕای بەرامبەر هەیە چونکە ئێمە ڕەوتێکی مەرجەعین و ڕەوتێکین ملکەچین بە شکۆمەندی عێراق بۆ بەدیهێنانی خێرخۆشی عێراق ئێمە ئەو کێشە و کێشمان کێشانە ڕەت دەکەینەوە کە کاریگەری نەرێنیان لەسەر پرۆسی سیاسی عێراقی بڕوامان بە هاوبەشی هەیە لەگەڵ هاوبەشانی سیاسیمان و بڕوامان بەوە هەیە کە ڕە و ڕێی بەرامبەر دەبێتەوە کارک بۆ چاسەرگن کێشە هەڵپەسێدراوەکەن سەبارەت بە برایانمان لە حکوومەتی هەرێم و ئەو کێشە هەڵپەسێدراوانەی کە لە ڕابردوودا لەگەڵ حکوومەتی بەغداد هەبوو ئێمە بەجددیەوە کار دەکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی بڕاشمان بە چارەسەرکردنی ئەو کێشانە هەیە چکە برایانی کورد برای خۆمان مێژوێکمان هەیە لەگەڵیان دەبێت ئەو کێشان چارەسەرکردنی ئێمە یەک گەلین و زۆر پەیوەندی سیاسی و عورفی سیاسی پێکمانەوە دەبەسێتەوە بە چارەسەرکردنی کێشانە بەدڵنیاییەوە کێشەش هەیە کە لە حکوومەتەکانی پێشوە ماونەتەوە بۆ ئێستا کێشانکردنەوە حکوومەتی بەغا حکوومەتی هەرێمدا هەن جەخت دەکەینەوە بە چارکردنەوە کێشانە لە قۆناغی دەردا چونکە ئێمە یەک گەلین و یەک چارە نووسمانەیە و بەشدارین لە خەم و پەژارەکانماندا چونکە ئێمە گەلین لە کۆتاییدا و بڕواشمان بە ئەو پێکەوە سازانە هەیە برایانی کورد بەشێکن لە ئەم پێکاتەیە بەشێکن لە ئیدارەدانی کاروباری وڵاتە ئێمە نامانەوە هیچ لایەنێک پراوێز بخەین و هیچ لایەنێک لەلایەنە سیاسیەکانی عێراق وەلاوە بنین هەمومان پەیوەندیدارن بەڕێوەبردننی وڵات و ئاسایش و سەقامگیری عێراق و زامنکردنی ژیانێکی شکۆمەندانە بە وڵاتی عێراقی. پێگەێنانی ئەم جارەی حکوومەتی عێراق لە دۆخێکی تەواو جیاوازایە کاری یونامی لە عێراق تەواو بووە ڕێکەوتنی نێوان عێراق و ئەمریکا هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا و کۆتایی هاتنی ڕۆڵی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش ئەمانە چ کاریگەرێک لەسەر ئایندی عێراق دروست دەکەن؟ هەروەکو وتمان تەحەدیاتمان لە پێشە حکوومەتی داهاتووی عێراق ڕوبڕی کۆمەڵە گاستەنگ و لەبەر و تەحەدی دەبێتەوە تەنیا عێراقیش نییە لەو ڕووەوە ئەمڕۆ کێشە و واقعی سیاسی خراپ و ئەو شەڕ و شۆڕەی کە بەسەر ناوچەکەدا هەت زۆر گەورن ئاستێکی بەرزیانێ بۆیە ئێمە بڕوامان بۆ هەیە کە دەبێت عێراق بە دوور بێت لەو کێشانەی کە دەوری عێراقیان داوە و زیاتر سەرقاڵی کاروبارەکانی خۆی بێت و ناوماڵی عێراقی ڕێک بخاتەوە بۆیە پێویستە لە سەرمان ئاسایشی وڵات و ئابووری وڵات بپارێزین و کاروبارەکانی ناو عێراق بەڕێوە ببین بە جارێکە کە ژیانێکی شکۆمەندانە بە وڵاتی عێراقی زامن بکات و بەو شێوەیە دەتوانین بەسەر کۆسپەکان تا ساڵ بین لە نێو پێکاتەکاندا بۆ نمونە هیچ جیاوازیەک نە لێوان
برایانمان لە بەغداد و برایانمان لە هەرێمی کوردچکەیە یەک گەلین یەک چار نووسمان هەیە بۆیە هەموو ئەو ناو نیشانانە لە بەردەم یەکێتی نیشتیمانی عێراقیدا دەڕەوێنەوە چکەمە یەک گەلین و خێرخۆشیمان دێ بەگەڵ عێراقا بەرژەوەندی نیشتیمانیمان لەکوێ بێت و بڕێ ڕاست و دروستمان لەکوێ بێت لەگەڵین ئەمڕۆ تۆ بەڕێزت باست لەلایەنی دەرەکی و نەتەوەی گرتووەکان و پاشەکشانەوەی یۆنامی کرد کە کۆتایی بەکارەکان لە عێراقی لە ڕاستیدا ئەوانەیەکە کە لەو کۆسپە گرنگەکان چونکە نەتەوەی گرتووەکان بەشێک بوو لە چارچکردنی هەندێک لە کێشەکانمان چونکە ئەوە لایەنەیەکی هەرێمی و نێودەوڵەتیە کە بایەخ دەدات بە کاروباری نێودەوڵەتی لە ڕاستیدا دەست تێوەردان دەکات بۆ چارچکردنی قەیرانەکان هەمومان لە بیرمانە کاتێک کە ڕاگواستن ڕوویدا لە ساڵ 2010 و 2010 و ئەو بارودۆخە ئەمنیە خراپەی کە لەو ساڵاندا لە ئارەدا بوو نەتەوێت گرتوەکانە هات و چەند لیژنەیەکی پێکێنا و هاوکاری پێشکەشی ئەو خێزانە کردە کە ئاوارە بوون و یارمەتی زۆری پێشکەش کرد ئەوەش بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی NGO و هەروە ڕێکخراوە عێراقیەکان و هاوبەشیەک لە نێوانیاندا دروست بوو لە نێوان ئەوان و یۆنامی بەتایبەتی لەو ماوەیەدا بۆ جۆرە بەشێک لە کێشەی برایانمان لە ئاوارەکان چارەسەر بوو هەروەها نەتەوەیەکگرتوەکان ڕۆڵی هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئەمڕۆ پاشەکشێکردنی ئەو نێردە گرنگەیە کە یۆنامیە لە ڕاستیدا جۆرێک لە جۆرەکان کێشەیە دروست دەکات بۆ ئێمە بەڵام بڕامان بۆیە کە گەلی عێراق دەتوانێت کاروباری خۆی بەڕێ بووبێتە بۆیە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە داوا لەگەلی عێراق دەکەین کە یەکگرتوو بێت بۆ ئیدارەدانی قەیرانەکان و زاڵبوون بەسەر ئەو کێشە و گێر و گرفتانەی کە لە ماوەی داهاتوودا دروست دەبێنم چونکە لە ڕاستیدا نەتەوەیەکگرتوەکان ڕۆڵێکی گەورەی هەبوو بەڵام پێویستیشە حکوومەتی عێراقی بۆ خۆی ڕۆڵی یۆنامی بگێڕێت لە قۆناغی داهاتوودا دەبێت حکوومەت ئەو دۆسیانە لە ئەستۆ بگرێت کە یۆنامی بەڕێوەی دەبردن و لە ئەستۆی یۆنامی دابوون پێشکەشکردنی ڕێکخراوەکان لەلایەن یارمەتی لەلایەن ڕێکخراوەکانەوە یارمەتیدانی ئەو دامەزراوانەی کە پەیوەندیان هەبوو بە چاودێریکردنی نەخۆشەکان و ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون بە دڵنیاییەوە ئەو ڕۆڵە لە یۆنامیەوە دەگوازرێتەوە بە حکوومەت عێراقی حکوومەت عێراقیش دەتوانێتدا ئەو دۆسیانە بەڕێوە بات و یارمەتی ئەو لایەنانە بدات بەڕێز ئەسعەد ئەلسافی ئەندامی باڵای ڕوتی حکمی نیشتیمانی لە بەغداد زۆر سپاس کە لەگەڵمانەوە بە چاوەڕێکی زۆر باشیانە لەسەر بارودۆخی سیاسی عێراق و هەوڵەکان بۆ پێگەێنانی حکوومەتی ئایندەی عێراق ئێوەش هەر شاد